زاکۆ سلێمانی کۆلێژی هونەرە جوانەکان نمایشی پرۆژەی خوێندکارانی دوا قۆناغی شێوەکاری نمایش کردو. خوێندکاران پرۆژە جیاوازەکانیان کارنامەی دەرچوون و گەشتی 4 ساڵ خوێندنیان لە زانکۆ پێشکەش کرد. هاوکارمان ڕێژنە ڕزگار زانیاری زیاترمان دەربارەی پرۆژەی خوێندکارانی کۆلێژی هونەر دەداتێ بابینەری بین. سلااوان لەبێ و ئەم کاتتان باش. ئێمە لە کۆلێژی هونەرین لە شاری سلێمانی. دیارە کۆلێژی هونەر وەک هەمیشە کار و چالاکی و پێشانگا و پرۆژەی نوێی هەبووە بۆ بینەران لەلایەن خوێندکارەکانیانەوە. ئەم ڕۆژ لە نێو ئەم کۆلێژەدا پێشانگایەک یاخود چەند پرۆژەیەکی جیاوازی خوێندکارانی دوا قۆناغی چواری ئەم کۆلێژە نمایش دەکرێت. دیارە کارەکان لە زۆر بواری هونەری شێوەکاریدا خۆیان دەبینەوە. بەشەکان جیاوازن. هەر خوێندکارێکە لە قۆناغی چواری ئەم کۆلێژەدایە بە کارێک یا بە پرۆژەیەک یاخود بە پێشانگایەکی شێوەکاری بەشداری لە پێشانگای ساڵانەکەی خۆیان کردو و لێرە کارنامەی دەرچوونی خۆیان بۆ بینەران و بۆ ئامادەبووان نمایشتەکان. من یەکێک لە سەرپەرشتیارانی ئەم کۆلێژە و هەروەها چەند خوێندکارێک دەدوێنم بۆ گفتوگۆی زیاتر لەسەر پرۆژە و کار و چالاکیەکانی خۆیان و ئەم پێشانگا ناوازەیە و ئەم پرۆژەیە. بەڕێستان هەستان چۆنە ئەمڕۆوەک خوێندکارێک لە نێو کۆلێژی هونەردا کارەکەت نمایش دەکەی بۆ بینەران و ئەم ساڵ دەبێتە دوا قۆناغی خوێندنی ژیانی. بەڕێستان سەرتا سڵاو بۆ ئێوە بەڕێز. وەکو من پێشکرێژ کە خوێندنم تاو کردۆمە دووەم بەکالۆرێسمەکە لە بوارێکی جیای هێنم و خۆم ئەندازیارم. بەڵام لە ئێستاە کە ئەم پرۆژەیەم تەقدیم کردووە وەکو پێشتر نییە. پێشتر کاتێکیشم لەسەر پرۆژەیەکە کرد راپۆرتێ بوو بەحسێ بوو یان دیسێ بوو. بەڵام ئێستا کارێکی با بڵین ئیشێکی هونەریە بۆیە بۆ من زۆر جیاوازە و زۆر ماندوو بووم بەم کارەوانەیە و با بڵین 4 ساڵ ئێمە لە گەشتێکی هونەریین لەم کۆلێژە و لە چەند بواری جیاجیای کارمان کردووە لە چەند بوارە تاقیکردنەوە ماکرۆ دواتر لێکێکیانە خۆمان دۆزیوەتەوانێ. هەر بۆیە بۆ من هەستێکی زۆر خۆشە و شانازێکی گەورەیە کە توانی مەدگوبارە لە بەشێکی کە بخوێنمەوانێ و بگەم بەو خەونانی کە خۆم لە ژیانما هەمە. بەڕێستان ئاماژەتان بۆ کرد کە ئەندازیاریت وە دووبارە بۆ بوارێکی تری هونەر دەخوێنیتەوە. ئەمە پیشەی ئەندازیاری تا چەند هاوکاری بەڕێستان بۆ لە خوێندنەوە دووبارە لە کۆلێژی هونەر و بواری شێوەکاریدا؟ بەڵێ من سەرتا کاتێکە لە قۆناغی سێ ئەندازیاری بووم کەوتمە ناو جیهانی هونەرەوە تێکەڵ بە هونەر بووم. هەر بۆیە دوای ئەوە دەستم کردەوە بە خوێندنەوەی چکاستم کە جیهانێکی زۆر جوانە. وەکو ئەندازیاری ڕاستی بەشێکی ئەندازیاری خۆی وێنە کێشانە چکە خەیاڵە با بڵێن بەتایبەت تەلارسازی. من خۆم وەکو خۆم پلاندانانم زیاتر کار لەگەڵ نەخشەیە ئەەکەم چۆن ئەڵێیت پەیوەندێکی زۆریان بەیەکەوە هەیە چکە هەموو شتێک لە وێناکردنەوە دەست پێکە هەم لە ئەندازیاریە هەم لە ڕسمە. بۆیە هەردووکی تقریبا بەشێکی خەیاڵی تیا هەیە. کاتە پیشەی ئەندازیاری هاوکار بۆ ئەوەی کە تۆ بتوانانی زیاتر قوڵ بیتەوە لە نێو هونەری شێوەکاریدا و بتانی ببیتە شێوەکارێک یاخود لە نێو کۆلێژی هونەردا بووی بخوێنی؟ وەکم ئەزمونکردنم لەگەڵ بەشی شوێنەوار و کۆمەڵێک شتا بەڵێ زۆر هاریکارمەوە بەتایبەت وەکو ئەوەی کە زیاتر لەگەڵ بینایە کارم کردووە و زۆر پرۆژەم بینیوە. جا لێرەیە کاتێک کە ئەگەیتە سەر ئەوەی بێتە ناو هونەری شێوەکاریەوەن تۆ ئەتوانیت ئەندازیاری بەباشی لەگەڵ یاتێکەڵ بکەیتەوانێ. سەمگیان کارەکەی تۆ بەتاوەتی جیاوازیەکی پێوە دیارە. پێم خۆشە ئێستا باس لە ئەم کاری خۆت بکەین. کارەکەت گزارشتە لە چی یاخود ئەو ئامرازانی کە لەم کارە تا بەکار هێناون ئەو کەرەسانی کە لەم کارەیە بەکار هاتوون چین و کارەکە گزارشتە لە چی؟ کارکەی من ناوی نۆستالژیای شوێن و بەهای کللتور و ڕەنگە لە یادگەی گشتی شارە. کارەکە زیاتر بەستراوەوە بە شاری سلێمانی و دواتریش بە کوردستانەوانێ کە ئێمە لە کۆنا چنین بەشێکی گەورەی کاردەستی خاتونەکانمان بووە. ئەگەر سیر دەرگا کۆنەکان بکەی هەمووی کاردەستی خۆمانن. ئەو جاژموشتانی کە لە بیارە و لەو ناوچەیە دروستکراونە من هاتوومە هەوڵ ماوەمانە هەمووی کۆکەمانێ و پارچێکی کللتوری دروست بکەم. لێرەیە باسی نۆستالژیایەکی ڕابردوو ئەەکەم کە باز لە دەرگا کۆنەکانی سلێمانی ئەکا کە چۆن کاتێک کە سەیری ماڵە کۆنەکان ئەەکەیت کاتێک سەیری دەرگا کۆنەکانەکەی پڕپڕن لە ڕنگ پڕپڕن لە ژیان و کاتێک دوای ئەوەی لە ئێسەرنەمی ئێستا چۆن لە مینیمالیزم هاتۆ ماڵەکانی هەمووی لە قاڵب باوە نەک تەنها لە کوردستانە لە جیهانە هەموو ماڵەکان سەیرەکەی دووبارە بۆتەوە. بەڵام ئەگەر بەراوردی بکەیت
ئەکەی بە ماڵێکە لە ساڵی 1950 هەبووە سیر ئەەکەی چنینێکی تیاوەکە خانمەکە خۆی دروستی کردووە ماڵێک بۆ پڕ بووە لە ڕنگ پڕ بووە لە ژیان کە بەداخەوە ئێستا زۆر ئەمەکەم بۆ تۆ ماڵەکانمان ڕەنگی جیاجیای تیابێت ئەمە لە لایەکەوانێ و لە لایەکی کەەوە کارەکەی من نەخنەیەکە لە نەپاراستنی ئەو شوێنەوارانی کە لە سلێمانی ئەهمانە بەتایبەت گەڕەکە کۆنەکان زۆر کات ئەبینی شوێنێک نۆژە نەکرێتەوانێ بە حکمەوەی من خۆم ئەندازیارم ئەبینم نۆژەنکردنەوەکە بە شێوەیە کە سیما کۆنەکەی خۆی لە دەسەیە دواتە ئەمان هێن دووبارە دروستی ئەکەنەوە نەک نۆژەنکردنەوەیەک بۆ سیمایی خۆی بهێڵنەوانێ. لە ڕاستیە کۆلێژی هونەر وەکو کاری لە مێژژینەی خۆی و کللتورێک ئێمە ساڵانە فستیڤالانەمان کردوێتەوە بەڵام لەوانەیە لە ناوی ناونیشانی فستیڤالێکی گشتگیر و گەورەیە و زانکۆی سلێمانی نەمان کردووە لە ناو چالاکی ساڵانی خۆمان کردومانە بەڵام ئەم ساڵ جیاوازتر لە ساڵانی پێشتر ئەمانە بەس بەرهەمی قۆناغی چواری خوێندکارەکانمان کە 47 خوێندکارن لە ڕاستیە ئێمە وەکو سەرپەرشتیار من یەکێک لە سەرپەرشتیارانی کە سەرپەرشتی 5 خوێندکارم کردو لەم پێشانگایە ڕاستی ئەمە کاری 30 هەفتەی بەردەوامی کارکردنە هەم وەک سەرپەرشتیار و تێبینیدان بە خوێندکارەکە و ئاراستەکردنی شێوازی کارکردن و بە هەڵبژاردننی ماتریال و هەڵبژاردننی سپیس و لە هەمان کاتە چۆن ئیخراجی کارەکە گەیواتە لە ڕووی پێشکەشکردنەوە لە دەرهێنانی کارەکە لە ڕووی فۆرمەوە چۆن پێشکەشی بینێک هەموو ئەمانە مێمە سەرپەرشتیان بەشدارین بەڵامەوەی گرنگە ئەمە خوێندکار بۆ کە ئەزمموی 4 ساڵ کارکردنی خۆی و بارتەقای ئەوەش کە ئێمە لە پۆلی چوار قۆناغی چوار وانەیەگەی پرۆژە لەو پرۆژەیە ئێمەن ئەزمموی ئەو 4 ساڵە کۆکەینەوە لە بابەتێکە کە پێیوەست بێ بە ژیان و بە مێژوو بە ڕستەنایەتی خوێندکارەکە وەکو باگراوەندی معریفی وەکو مێژووی کۆمەڵایەتی و ژیانی کۆمەڵایەتی خۆی کە توانین جیاوازیەک دروستکەین لەگەڵ ئەو کارانی کە لە دەرەوە و پێشکەشەکرێ و سیمایەکی ئەتوانین بڵێن ڕستەنایەتی کوردانە و بابەتێک یانگوتارێکی کوردانە لە پشت بابەتەکەەوە بێ. هەستێکی زۆر خۆشمە چکە ئەوە ماندووبوونی هەر 4 ساڵی خوێندنە و لە ئەخیرا توانیمانە پرۆجێکتێک و کارێکی باش نمایش بکەین و بەنسبەت کارەکەم پێم خۆشە لە بەرۆی زۆر جیاوازە شتێکە ینی حەزم کرد دووبارە نەبێ شتێک نەبێ ڕسمێک بێ چاپێک بێ لەسەر کاغەزێک بێ لەسەر کانڤازێک بێ حەزم کردووە لە ناو ماتریالێکا بێ کە بخورێ ماتریالێکی هونەری ئەکرێت کە بخورێ و ئەکرێت نەمێنێتەوە تۆ مەرجونیە کارێکی هونەری چەنێک پێوی هیلاک بی چەنێک ئیشی لەسەر بکەی بەس ئیش بۆ ئەو بکەی کە بمێنێتەوە یان لە کۆتاییە کانڤاسێک بە هەڵبواسرێ تۆ ئەکرێ کارێکی هونەری چەنێک پێوی هیلاک بی چەنێک باش بێ چەنێک ئاستێکی باشتی هەبێ نەمێنێتەوە. من ئێستا کێکێک دەبینم لێرەیە وایە هونەر تا چەند هاوکارتە بۆ ئەوەی لە دوای خوێندنت بتانی ببیتە خاوەن کارێک بۆ خۆت یاخۆت بتوانین لە ڕێی ئەم هونەرەوە سوودێکی دارایی بە خۆت بگەێنی. هونەر هەستەکەم یارمەتیدەرێکی زۆر باش بێ چکە شتێکە زۆر دەمەکەانی لەگەڵی هەوڵم ماوە تەجروبەی زۆرم کردووە بەشداری زۆر گەلەریم کردووە و لە ئێستاشا کە کاری خۆمەکەم لەگەڵ ڕەناسخانە لە بێک فۆرمی و لە هەمان کاتە ئەوان زۆر یارمەتیاوم سوپاسیانەکەم بێگومان بە یارمەتی ئەوان ینی هەم شوێنی ئیشەکەم هەم کارەکەی خۆم و هەوڵ و ماندووبوونی خۆم و هەم خوێندنەکەم و پرۆجێکتی کۆتا ساڵی خوێندنم ینی هەوڵیا و ڕەبتیکەمەوە بێکەوە.